12 ساڵ بەسەر قەیرانی خوێناوی سووریادا تێپەر دەبێت. ئەم قەیرانە پڕ لە کارەساتە تایبەتمەندێتی خۆی هەیە لە زۆر ڕاهەندەوە وەک شێوازی شەڕەکان، کارەکتەرەکانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەشدارن لەم شەڕەدا. بەکارهێنانی ئاین بۆ پەردەپۆشکردنی تاوانەکان، میکانیزمەکانی بەکاردەهێنرێن بۆ گەیشتن بە ئامانجەکان، سوودوەرگرتنی وڵاتانی ناوچەکە لە هێزە میلیشیاییە لە یاسا دەرچووەکان و چەندان ڕاهەندی تریش. ڕای جیاواز هەن لەسەر ئەم قەیرانە کە پێدەنێتە 13هەمین ساڵیەوە. بەشێکی بەرچاو جەخت دەکەنەوە ئەو خۆپیشاندانانەی لە مانگی سێی ساڵی 2011دا دەستی پێکرد داوایەکی ئاشکرا و ڕاشکا و ڕەوایی گەلی سووریا بوو بۆ ئازادی و دیموکراتی و بەدەستێنانی مافەکان. هاوشێوەی داوای ئەو وڵاتانەی بەهاری عەرەبی تیادا ڕوودا. لە بەرامبەریشدا هەندێک هەن تەواوی ڕووداوەکان دەبەستنەوە بە هەوڵدان بۆ لەبەریەک هەڵوەشاندنەوەی سووریا و دژایەتیکردنی بیرۆکەی عروبە. بەڵام پرسیارەکە لەوەدایە لەم 12 ساڵی ڕابردوودا چیمان بینی لە سووریادا؟ ڕژێمی سووریا هەموو ئامڕازەکانی لە بەردەستیدا بوون بەکاری هێناون بۆ سەرکوتکردنی گەلی سووریا و دامرکانەوەی ئەو شۆرشەی گەلی سووریا ڕابەرایەتی دەکا. بەر لەسەر هەڵدانی ئەم قەیرانە زۆرێک لە سووریاییەکان گازەندەیان دەکرد لە بەرزبوونەوەی ڕێژەکانی بێکاری، نەبوونی ئازادیە سیاسیەکان و مافەکانیش لە سایەی ڕژێمەکەی بەشار ئەسەددا. لەگەڵ خراپتربوونی ڕەوشەکەدا ڕێکخراوە جیهادیە تونڕەوەکان سەریان هەڵدا لە سووریادا وەک داعش و ئەلقاعیدە و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریش. ئەو ڕەوشە لە سووریادا وەهای کرد کۆمەڵگەی نێونەتەوەیی هەڵسەنگاندنێکی نوێ بکاتەوە بۆ ڕووداوەکانی سووریا لە ڕوانگەی ئەو نیگەرانیانەی هەیبوو کە دەشێ ئەو ڕێکخراوە تێرۆریستیانە ببنە مایی هەڕەشە و مەترسی گەورە بۆ سەر ئاسایش و سەقامگیری سووریا و ناوچەکەش. ڕژێمەکەی بەشار ئەسەد هانای بردووە بۆ هێزە میلیشیاییەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران لە لوبنان و لە عێراقیشدا. لە لایەکی تریشەوە هەردوو وڵاتی رووسیا و ئێران نەکرد پشتیوانی لەمانەوەی ڕژێمەکەی ئەسەد دەکەن، بەڵکو هۆکاری سەرەکین لە پشتمانەوەی تا ئێستای ئەو ڕژێمە. رووسیا بە لە دەستپێکردنی قەیرانی سووریا بنکەی لەشکری هەبوون لە وڵاتەدا. لە ساڵی 2015دا هێرشە ئاسمانیەکانی خۆی بۆ پشتیوانی لە حکوومەتەکەی ئەسەد دەست پێ کرد. رووسیاییەکان دەڵێن تەنها لە پێگەکانی تێرۆریستان دەدەن، بەڵام چالاکوانان جەخت دەکەنەوە لەوەی رووسیا بەردەوام لە ئۆپۆزیسیۆن و لە خەڵکی سڤیلیش دەدا. هەرچی ئێرانیشە بە سەدان کەسی خۆی ناردۆتە ناو سووریاوە و بە ملیاران دۆلاریشی بۆ پشتیوانی لە ڕژێمەکەی بەشار ئەسەد تەرخان کردووە. هەرچی وڵاتی تورکیاشە وهای لێ دەڕوانرێ کە پشتیوانێکی گەورەی ئۆپۆزیسیۆنی سووریایە، بەڵام وەک زۆرێکیش لە چاودێر دەڵێن ئانکەرا سەنگی خستوەتە سەر بەکارهێنانی دەستە و تاقمە ئۆپۆزیسیۆنەکان بۆ شەڕکردن لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەلدا واتە یەپەگا کە پێکهێنەری سەرەکی هێزەکانی سووریای دیموکراتە. تورکیا و لایەنگرەکانیشی ڕووبەری بەرفراوانیان داگیر کردووە لە ناوچە سنووریەکانی باکووری سووریا و هەروەها شاری ئەفرینی کوردنشینیشیان داگیر کردووە. ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا ژمارەی وڵاتی تری ڕۆژاواییش پشتیوانن بۆ ئۆپۆزیسیۆنی میانڕەوی سووریا و یارمەتی و کۆمەکەکانیش دەکرێت بگوترێت لەشکریانە نەبوون تا ساڵی 2014 و دامەزرانی دەوڵەتە خەلافەتیەکەی داعش. هاوپەیمانەتی نێونەتەوەی بە سەرکردایەتی ئەمریکا دەستی کرد بە هێرشی ئاسمانی و ناردنی هێزی تایبەت بۆ پشتیوانی لە هێزەکانی سووریای دیموکرات تا ئەو ناوچانە ئازاد بکرێن کە داعش داگیری کردبوون. شانشینی عەرەبستانی سەعودیە لە ڕێی پشتیوانی لەشکریانە و دارایانەی ئۆپۆزیسیۆنەکانەوە هەوڵی بەرەنگاربوونەوەی ئامادەیی و کاریگەریەکانی ئێرانی داوە. بە هەمان شێوە ئیسرائیلیش ترس و نیگەرانی خۆی نەشاردوێتەوە لە بوونی لەشکریانەی ئێران لە سووریادا و چەندان هێرشی ئاسمانیشی کردوتە سەر بنکەکانی ئێران لە سووریا. بە ملیۆنان خەڵک لەم قەیرانەدا ئاوارە بوون. دەکرێت بگوترێ زیاتر لە نێوەی دانیشتوانی سووریا ئاوارەی ناوخۆی وڵاتەکە و وڵاتانی دەوروبەریش بوون. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن.
وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەتیژی ئەمریکا هاوکاتی هەموو ئەو ڕۆشەنا لەبار و نەخوازراوەی لە سووریادا هەیە بەردەوام کۆمەک و یارمەتیە مرۆییەکانیان گەیاندۆتە سووریای بەشەڕوێران بوو. ئێمە دابینکاری سەرەکی یارمەتی مرۆیەکانین بۆ گەلی سووریا نەک بۆ حکوومەتی سووریا و لە ڕێی هاوبەشەکانیشمانەوە ئەو کارە دەکەین. هەوڵشمان داوە تا دڵنیابین لەوەی کۆمەکەکان دەگەنە ئەو گیانەی پێویستیانە و بە تایبەتیش ئەوانەی زیانیان لێکەوتووە بەهۆی ئەو شەڕە دەڕەندانەی کە ئەسەد لە ساڵی 2011ەوە سەپاندوویەتی. واشنگتن لەسەر ئاستی نێونەتەوەیش بەردەوام هەوڵی داوە ڕێگەکانی گەیاندنی پێداویستیەکان بۆ سووریاییەکان زیاتر بکرێن و دەشڵێت کارکتەرەکانی ناو قەیرانی سووریا تەگەرەیەکی گەورەن لە بەردەم گەیاندنی یارمەتیەکاندا. ئێستاش لە پەیوەندی بە بۆمەلەرزەکە و ئەو خەڵکەی زیانە پێگەشتووە تەنها یەک خاڵی پەڕێنەوە هەبوو تا یارمەتیەکان لە دەرەوە بگەیەنرێنە سووریا و ئەو خاڵش بەهۆی بۆمەلەرزەکەوە وێران بووە. هەر بۆیەشە هەموو ساڵێک لە مشتومڕدا بووین وەک هەموو دەزانن بە ڕەزامەندی UN کرابووەوە. مشتومڕمان هەر بۆ پاراستن نەبوو بەڵکو بۆکردنەوەی خاڵی زیاتری پەڕێنەوە بوو تا ئەگەر شتێک ڕۆیدا ئەوە دەکرێت ئەو خاڵە نوێیەکان بەکاربهێنرێن. بەڵام هەموو جارێک ڕووسیا هەوڵی داخستن یا سنووردارکردنی ئەو خاڵانەی داوە بێگومان ئەمێش ئەو ژیانە کارە ساتاویەی سووریەکان گەورەتر دەکات. ئەمریکا نەکەرە یارمەتی و کۆمەک دەنێرێ بەڵکو جەخت لە پشتیوانی خۆشی دەکاتەوە بۆ هەر وڵاتێکی ئامادەی ناردنی کەرەستە و کەلوپەلی پێویست بێ بۆ سووریا و پەیامێکیشی هەیە بۆ حکوومەتی سووریا. ئەمریکا پشتیوانی لە هەموو ئەو وڵاتانی جیهان دەکات کە چیان لە دەست بێت دەیکەن تا بە خێراترین شێوە یارمەتیەکان بگەیەندرێنە ناو سووریا. بەڵام ئەوەی ئێمە پشتیوانی لێ ناکەین ئاساییکردنەوەی پەیوەندیەکانە لەگەڵ ڕژێمەکەی ئەسەددا. واشنگتن لە هەوڵێکی چڕوپڕدایە تا زمینەیەکی گونجاو بڕەخسەیە بۆ گەیاندنی یارمەتی و کۆمەکەکان هەر بۆیەشە لە ڕێی کەناڵە تایبەتەکانەوە داوا لە تەواوی لایەنەکانی ناو سووریا دەکا تا یارمەتی دەربن نەک ڕێگر. داوای دەستڕاگەیشتنی بێتەگەرەمان کردووە. ئەو داوایەمان لە پەیوەندی بە ڕژێمی سووریاوە کردووە. هەروەهاش لە پەیوەندی بە ئۆپۆزیسیۆنەکانی ڕژێمیشەوە. پێویستە هەر هەموو لایەنەکان کارنامەی خۆیان وەلاوە بنێن و بکەونە کارکردن لە پێناو بەرسفێکی هەمەلایەنە بۆ چارەسەرکردنی گەیاندنی یارمەتیە بە پەلەکان بۆ ئەو شوێنانی مۆتەکەی قەیرانی مرۆیی تێدایە لە باکووری ڕۆژئاوای سووریا. لەکەوتەیەکی تری قەیرانی سووریا کاریگەریەکان و جوبجۆڵی تێرۆریزمە لە وڵاتەدا بەپێی زۆرێک لە سەرچاوە ئاسایشیەکان هێشتاش داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریش جومجۆڵیان هەیە و بوونەتە هۆکاری ناسەقامگیری ئاسایشی لە سووریا و هەروەها لە ناوچەکەشدا. لەشکر و هاوبەشەکانمان لە هەسەدا بە هەلیکۆپتەر هێرشیان کرد لەسەر حەمزە ئەلحومسی کە ڕێبەرێکی باڵای داعش بوو. بەر لەوەی بکوژێت ئەم تاوانبارە سەرۆکاری تۆڕە تیرۆریستیەکەی دەکرد لە ڕۆژهەڵاتی سووریا. وەک پنتاگۆنیش ئاماژەی پێکردووە هاوکاتی هێرشەکە تەقینەوەیەک ڕوویداوە و لە ئاکامیشدا 4 سەربازمان بریندار بوون و گەیەندرانە بنکێکی تەندروستی ئەمریکا لە عێراق و ئێستا ڕەوشی تەندروستیان جێگیرە. لەم نزیکەی 12 ساڵەی ڕابردوودا بەوەی قەیرانی سووریاوە وەک لە ئامارەکانی نەتەوە یەکگرتوەکانە ئاماژەی پێدەکرێ زیاتر لە 500,000 کەس گیانیان لەدەستداوە و بە سەدان هەزار کەسیش بریندار و بێسەر و شوێنن. بوومەلەرزەکەی ئەم دواییەش هێندەی تر قەیرانی مرۆیی لە سووریادا قوڵتر کردوێتەوە وێڕایی هەموو هەوڵەکانی دەدرێن سەرباری هەموو ئەو فشارانەی کە هەن بەڵام هێشتاش ناتوانرێت بگوترێ ئەم قەیرانە درێژخایەنە بە ئاڕاستەی چارەسەریەکی سیاسیدا دەڕوا. دەیڤد شێنکەر بەڕێوەبەری بەشی سیاسەتی عەرەبی لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک لەگەڵ چاوی واشنگتنە. دەیڤد لە ساڵی 2019 تا مانگیەکی ساڵی 2021 یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروبارەکانی ڕۆژهەڵاتی نزیک. لە ساڵی 2002 تا 2006 دەیڤد لە ئۆفیسی وەزیری بەرگری ئەمریکادا بەڕێوەبەری بەشی وڵاتی شام بووە و ڕاوێژی داوە بە وەزیری بەرگری ئەو کاتەی ئەمریکا و گەورە کاربەدەستانی تری پەنتاگۆن لەسەر کاروباری سیاسی و لەشکری لە وڵاتی شامدا. دەیڤد سپاس و پێزانین بۆ بەشداریەکەت و با یەکەم پرسیاریشم ئەوە بێ
باری عەرەب لە زۆربەی وڵاتەکاندا چەند مانگێکی خایان، بەڵام لە سووریا ئەوەتە پێدەنێتە 13هەمین ساڵەوە و هێشتا بەشار ئەسەد لە جێی خۆیدایە. بۆچی؟ سەرەتا و بەر لە هەر شتێک خۆشحاڵم لەم بەرنمەیەدا میوانتم. ڕەوشی سووریا هەرگیز نەگەیشتە ئەو خاڵەی کە ڕەوشی وڵاتەکانی تری وەک تونس و میسر تیایدا بوون. لەشکر لەو دوو وڵاتەدا بەرەنگاربوونەوەی خەڵکیان ڕەت کردەوە لە سووریا بە پێچەوانەوە. ڕژێمی سووریا لەشکری کرد بە گشت خۆپشاندەراندا، ئەمە بێلەوەی کۆماری ئیسلامی ئێرانی کرد بە بەشێک لە قەیرانەکە و لە یانگرەکانی ئێرانیش وەک حیزبوڵڵا چوونە ناوەوە تا یارمەتی ڕژێمەکەی ئەسەد بدەن لە کوشتنی نزیکەی 9 ملیۆن کەسدا. بێگومان رووسیاش ڕۆڵێکی خراپی هەیە لە کوشتنی خەڵکدا لە سووریا. هەمومان بەکارێنانی بۆمبە بەرمیلەکانمان لەیادا ئەو بردومانانەی رووسیا دەیکردن دژی داعش نەبوون، بەڵکو دژی گەلی سووریا دەیکرد. رووسیا و ئێران هەموو هەوڵێکیان داوە و دەیدەن تا هەموو هاوسەنگی هێز بەلای ڕژێمەکەی بەشار ئەسەددا بشکێتەوە و پاکتاوکردنی نەژادی بە دوای خۆیدا هێناوە. بە ملیۆنەها خەڵک ناچار کراون زێدی خۆیان جێبهێڵن. ئەمەش باڵادەستێکی دیموگرافی بە ڕژێمەکەی ئەسەد بەخشی کە کەمینەیەکی عەلەویە. جا ئەم هەموو بابەتانە کاتێک پێکەوە کار دەکەن ئەو جۆرە کاریگەریێنەریانەی لێ دەکەونەوە. هەڵبەتە ئەمە بێ لە بابەتی نەبوونی پشتیوانێکی ئاشکرای نێونەتەوەی وەک یارمەتیەک تا نەڕەزاییەکان بگەنە ئامانجی خۆیان، یان بۆ یارمەتیدانی ئەو شۆڕەشەی دژی ڕژێمەکەی ئەسەد پشتیوانێکی گونجاو نەبوو. لێرە لە واشنگتن بەڕێوەبەرایەتەکەی ئۆباما شتێکی ئەوتۆی نەکرد، مەشق و ڕاهێنانێک بە ئۆپۆزیسیۆنەکان نەکرا. هۆکار زۆرن، بەڵام هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ خواستی ڕژێمی سووریا بۆ کوشتنی گەلی وڵاتەکە لە پێناو درێژکردنەوەی تەمەنی ڕژێمەکەیدا. باشە بۆچی وڵاتانی ڕۆژاوا استراتیژێتێکی دیاریکراویان نییە هەریج نەبێت لە ئێستادا بەرامبەر بە ئایندەی سووریا بە پێچەوانەی ئەوەی کە لە لیبیا بینیمانیا لە وڵاتی مسریا وەکو ئەمەژە پێکرد لە وڵاتی تونس. ئایا ئەمریکا زانێ خەڵکی سووریا گلەیی لە وڵاتانی ڕۆژاوا دەکەن کە هەڵوێستێکی یەکلاکەرەوە نانوێنێ لە بەرامبەر ئەو ڕژێمەی سووریا ڕژێمەکەی بەشار ئەسەد؟ پێم وایە لە بەڕێوەبەرایەتەکەی پێشووی دۆناڵد ترەمپدا سیاسەتێکمان هەبوو. ئەو سیاسەتەش بۆ سەپاندنی بڕیاری ژمارە 22 و 24 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بوو کە داوای قۆناغی گواستنەوەی سیاسی دەکرد لە دیمەشقدا. بەو شێوەیەنا کە وەک موکیاچکردنێک بێت لە ڕێی هەڵبژاردنێکی ساختەوە، بەڵکو گواستنەوەیکی ڕاستەقینەی سیاسی. جیمز جێفری نێردراوی تایبەتی ئەو کاتەی ئەمریکا بۆ سووریا کاری لەسەر ئەو سیاسەتە دەکرد، کارکردن لەسەر ئەو بڕیارە و زیادکردنی فشارەکان و لە پراوێزنانی ڕژێمەکەی ئەسەد هەمیان پێکەوە بریتی بوون لە سیاسەتێک. ئێستاش ئەوەی لەو بەڕێوەبەرایەتی بایدن دەیبینین مانەوەی سەربازی ئەمریکایی لە سووریادا ڕاستە ڕێگە نادات بە ڕژێمی سووریا بگەڕێتەوە بۆ هەموو ناوچەکانی وڵاتەکە، بەڵام لە ئاسووی سیاسی سووریادا هیچ کاریگەریەکی نییە لەو ڕوانگەیەوەی بگوترێت ئەو ڕژێمە دەڕوخێت یان قۆناغێکی گواستنەوە دێنێتە ئاراوە. لەگەڵ هەموو ئەو ڕخنانەی لە ئەمریکا دەگیرێت، ئێستاش دەبینین وڵاتانی وەک میلیشینەکانی عەرب، میسر، ئوردون و وڵاتانی دیکەش کەوتونەتە کارکردن لەگەڵ ڕژێمی سووریادا. بۆ نمونە لە دۆسەی گەڕانەوەی ئاوارەکاندا ئەو کارکردنە یارمەتیدەرە بۆ درێژکردنەوەی تەمەنی ڕژێم. وەک باسم کردن شان بەشانی هەوڵەکانی رووسیا و ئێران و دەرباسکردنی ئەسەد لەم شەڕە ناوخۆیەدا وهێشتنەوەی لە دەسەڵاتدا بێگومان ئەوە جێی مەخابنە و لەوانە شەهان دەربێت بۆ ئەمریکا و وڵاتانی دیکەی ڕۆژئاوایی تا سیاسەتێکی فرەلایەنیان هەبێت بەرامبەر سووریا. دەیڤد ژمارەیە پرسیارمان بواتوە، ینی بینەرانی ئەم بەرنامەیە پرسیار لە جەنابتەکەن. سەرەتا بە پرسیارێکی بەرهەم عومەر دەست پێ دەکەم. بەرهەم لە جەنابتە پرسیە ئەڵێ ئایا چندێک پەیوەندی بەوە هەیە ئەگەر ڕژێمی ئێرانی بمێنێتەوە لە دەسەڵاتدا بەو مانایەیە کە ڕژێمی سووریاش لە دەسەڵاتە دەمێنێتەوە؟ The Assad regime is supported first and foremost by Tehran. ئەم ڕژێمەی ئەسەد بە پلەی یەکەم و سەرەکی لەلایەن تارانەوە پشتیوانی دەکرێت. ئەم پشتیوانی ئێران دەگەڕێتەوە بۆ سەروەختی خومەینی. ئەو کاتەی سووریای حافز ئەسەد دەرگای سووریای بۆ خستبووە سەرپشت. ئێران هاوبەشێکی گرنگە بۆ ئەم ڕژێمەی ئەسەد لە زۆر ڕوانگەوە، وەک دابیکردنی چەک و ناردنی پازارانی شۆڕشکی ئیسلامی ئێران و هێزی چەکداری فاتیمەکان و چەکدارە ئەفغانیەکان کار بۆ ڕژێمی ئێران دەکەن لە سووریادا. ناردنی چەکدارەکانی حیزبوڵڵا و زۆر شتی دیکەش کە هەمووی لە ڕێی ئێرانەوە دەکرێت. ئێران ئەو هاوبەشەیە کە ڕژێمی سووریا ناتوانێت دەستبەرداری بێت. جا پێم وایە ئەگەر ڕژێمی ئێران نەبووایە ئەوە ڕژێمی ئەسەد نەیدەتوانی بەردەوام بێت.
هەروەها ئاران ڕەوف ئەویش پرسیارێکی لە بەڕێزت هەیە ئەڵێ بە بڕوای ئێوە دەبێت چه هەنگاوێک بنرێ بۆ چارەسەرکردنی ئاڵۆزیە بەردەوامەکانی سووریا و کەمکردنەوەی ئەو قەیرانە مرۆییەی کە کاریگەری لەسەر بە ملیۆنان هاوڵاتی سیڤیل هەیە. Sadly, I don't think there's a simple step to be taken. I think there are بەداخەوە هیچ هەنگاوێک نییە بنرێت. پێم وایە بەم زوانە هەندێک وڵاتانی کۆمکاری عەرەبی کۆبوونەوە دەکەن لەگەڵ ڕژێمەکەی ئەسەددا تا باز لە هەندێک ڕێگەی بەرەو پێشچوون بکەن. پێ ناچێت ئەمریکاش هەڵوێستێکی لەو جۆری هەبێت. جەلا ڕاستیدا ناکرێت لێرەدا درەندایەتی و تاوانەکانی ڕژێمی ئەسەد دژی بەگەلی وڵاتەکەی نادیدە بگیرێت. بێگومان پێدەچێت ئەمریکا لە ڕۆژهەڵاتی سووریا بمێنێتەوە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات و کوردە ئەکە لە دەرەوەی دەسەڵاتی ڕژێمەکەی ئەسەددان. جا بۆ من جێی سەرسوڕمان نییە. ئەگەر ئەمە وەک بابەتێکی جێگیر لی بڕوانرێت هەر هیچ نەبێت بۆ ئێستا چونکە خەڵکەکە پارێزراون بۆ ئاوارەکان زۆر قورسە بگەڕێنەوە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەسەد چونکە بەهۆی ئەو ڕژێمەوە ئاوارە بوون و بە دووریش نازانرێت کە گەڕانەوە و لێ پێچینەوەیان لەگەڵدا بکرێت و ئەشکەنجە بدرێن و زیندانی بکرێن واتە ڕاپێکی ناو لەشکریان بکات. جا ئەمەش دەبێتە بەرەنجامێکی نەخوازراو. ئێستاش ڕژێمەکەی ئەسەد بەردەوامە لە هێرشکردنەکانی لە ئیدلب و شوێنەکانی دیکەش بۆ سەر ئەوانەی لەگەڵ ڕژێمدانین. هەر بۆیە پێم وایە هێشتا چارەسەرێکی گونجاو لە ئارادانیە چونکە ئەو ڕژێمە جێی متمانە نییە. ئەوە تا کۆمەڵگەی نێونەتەوەی یارمەتی و کۆمەک دەنێرێت و حکومەتی سووریا نایگەێنێتە خەڵک و لەبری ئەوە هێشتاش خەڵک دەکوژێت. جا ئەگەر هەندێک کەسیش بگەڕێنەوە سووریا و گریمان سزانەدران ئەوان نابێتە مای ئەوەی بگوترێت گەشتبینی دێتە ئاراوە. دەیڤد من دەگەڕێمەوە بۆلات با بڕێک باز لەو کرانەوانش بکەین کە لە سووریادا هەیە. لەم ماوەیی ڕابردوودا دەکرێت بگوترێت کرانەوەیەکەیە هەر هیچ نەبێت لە جیهانی عەرەبدا بەرامبەر بە سووریا. لە کۆبوونەوەی یەکێتی پەرلەمانتارانی عەرەبدا ڕاگەیەندرا دەخوازرێت سووریا بگەڕێتەوە بۆ ناو جیهانی عەرەبی. ويعلن المجتمعون تضامنهم مع شقيق سوريا. کۆنفرانسەکەمان هاوسۆزی خۆی دەردەبڕێت بۆ سووریا و هەروەها ڕایدەگەێنێت شاندێک لە یەکێتی پەرلەمانتارانی عەرەپێک دەهێنرێت بۆ پشتیوانی لەگەلی سووریا و درێژەدانیش بەو یارمەتیانەی پێویستن بۆ سووریاکان لە پاش ئەو بوومەلەرزەیەی لە ژمارەیەک شار و گوندیدا بوو. بێلەوەش زەخل لەو پێویستیە دەکەینەوە بۆ کاری هاوبەشی عەرەبی تا سووریا بگەڕێتەوە بۆ ناو جیهانی عەرەب و ڕۆڵی خۆی ببینێت لەسەر هەردوو ئاستی هەریمەکە و نێونەتەوەییش. سەردانەکانی سەرۆکی سووریا بۆ وڵاتانی عەرەب لە کەندا و هەروەهاش سەردانی شاندی یەکێتی پەرلەمانتارانی عەرەب بەڵگەن بۆ ئەو کرانەوەی دەکرێت بگوترێ سووریا پێویستیەتی بۆ ئەوەی خۆی ڕزگار بکە لەو پەراوێزنانەی تێکەوتووە لەم ماوەی ڕابردووشدا وەزیری دەرەوەی مسر سەردانی دیمەشقی کرد. گەلی سووریا بە سەروەختێکی قورسا تێپەڕێت. ئێمەش بەوەی هاوبەشین تایدا سەر و سەودا دەکەین پەیوەندی مرۆڤایەتی و ئەماش ئەو بابەتەیە لە ئێستا لە سەنجی دەخینە سەر. دەیڤد بەڕای تۆ بەشار ئەسەد یاخو ڕژێمەکەی بەشار ئەسەد چەندێک سوودی لە بوومەلەرزەکە بینیوە بۆی بگەڕێتەوە هەر هیچ نەبێ بۆ ناو باوەشی جیهانی عەرەب. It benefited greatly. Of course, the areas that were most affected were outside of regime. سوودێکی زۆری لێبینیوە. ئەم بوومەلەرزەیە لە دەرەوەی ناوچەکانی ژەدەسەڵاتی ڕژێمی سووریادا ڕوویداوە و وەک دەبینین ڕژێمەکەی ئەسەد هیچ کێشەیەکی نییە لەگەڵ هەموو مەینەتەکانی خەڵکدا لەو ناوچانە. هێشتا زۆر وڵات هەن لەو بڕوایەدان ڕژێمەکەی ئەسەد پێویستی بە یارمەتی و کۆمەک هەیە بۆ یارمەتیدانی ئەو خەڵکە لێ قەوماوە. ئەمە دەواازەکانی بۆ ئەسەد و ڕژێمەکەی کردەوە. بەڕێوەبەرایەتەکەی بایدنیش بە هیچ یەکێک لە وڵاتانەی نەوتووە ئەو کارە مەکەن. ئەوە تا بینیمان حەلبوسی لە عێراقەوە، سامح شوکری لە میسرەوە و ئەیمەن سەفدی لە ئوردنەوە و فەیسەڵ بن ڕەحمان لە عەرەبستانی سعودیە و چاوەڕوانیش دەکرێت سەردانی زیاتریش ببینین و وەک ئاماژەم پێکرد دەرفەتەکانی دەرەوەی بۆ ئەسەد ڕەخساندووە تەنها لە دەرەوەی سووریا. پێ دوایە لەسەر ئایندەی بەشار ئەسەد هەمان سیناریۆی عێراق دووبارە بێتەوە. ساڵی 1990 چاوەڕوان دەکرا ڕژێمەکەی سەدام حوسێن بڕوخێ، بەڵام ئەوە بوو مایەوە هەتا ساڵی 2003. ئێستا کە ئەم کرانەوەی سووریا هەیە بەڕووی هەم جیهانی عەرەب و هەم هەندی هەوڵی شەیە لەسەر ئاستی جیهانیش، ئەمە واکات تەمەنی ڕژێمەکەی بەشار ئەسەد درێژ بێتەوە. He can't predict the future. I think the Assad regime, once again, has good
ناتوانم پێشببینی ئایندە بکەم بەڵام ڕژێمەکەی ئەسد هاوپەیمانی بەهێزی هەن لە ئێران و لە سووریادا و یارمەتێکی زۆریشی دەدەن بۆمانەوە لە دەسەڵاتدا و هەروەهاش بۆ سەرکوتکردنیکی زۆری لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن هەڵبەتە ئەمەش بە پێچەوانی خواسی ناوخۆی ئۆپۆزیسیۆنەکانە کە نایانەوێت ئەم ڕژێمە لە دەسەڵاتدا مێنێتەوە ڕەوشی ئێستای ئەو ڕژێمەی سووریا لە بارێکی ناجێگیردایە ئەو ڕژێمە هەرگیز لە خەمی خەڵکدا نەبووە هاوشێوەی ئێرانی هاوپەیمانی ئەوە تا تەقە لە خەڵکی خۆی دەکات و هەرچێکشی لە دەستدا بێت دەیکات بۆمانەوە دەسەڵاتدا جا هەرچەندێک بخایێنێت ئێستاش سووریا دەواازەکانی کردوتەوە بۆ بەرهمێنانی وڵاتانی دراوسێ و وڵاتانی عەرەبیش هەر بۆیە پێم وانە ڕژێمی ئەسەد هەر هیچ نەبێت لە مەودایەکی نزیکدا بڕوخێت هەرچەندە هیوا خواستنەکان زۆرن تا بە زووی ئەو کارە بکرێت و هیواش دەخوازرێت بەوەی ئۆپۆزیسیەکان بن یان یەکێک لە ناو خودی ڕژێمی سووریادا بتوانێت ئەسەد بکوژێت بەهۆی ئەو ڕەوشەی بەسەر وڵاتەکەدا هاتووە وەکوتم ئەمە هەر هیوایە و تا ئێستاکەش هیچی لێ سەوز نەبووە. ئەوانەی کە بینیمانە تا ئێستا لە سووریادا لە پەیوەندی بەم کرانەوە سیاسیانە ئەوە عێراقا عەرەبستانی سعودیەیە مێرنشینەکانە هەروەها کوێتریش بوو مەسەر وڵاتی مسریش بوو ئەمانە هەر هەمویان بە هاوپەیمانی ئەمریکادا دەنرێن لە ناوچەکەدا بەڵام ئەم سیاسەتەیان ڕێک دش بە ئەو ڕوانینەی ئەمریکایە کە لەگەڵ هیچ کرانەوەیەکی هەم دیپلۆماتی هەم پەیوەندیدا نییە لەگەڵ سووریادا ئەمریکا دەتوانێت چی بکات. To start with, when I was in government during the Trump administration, we told جا پێویستە شتێک بکرێت ئەو کاتەی لە سەرۆختی بەڕێوەبەرایەتەکەی دۆناڵد ترامپدا کاری حکومەتیم دەکرد ئەومان بە هاوپەیمانە عەرەبەکانمان دەوت کە چاوەڕێمان هەبووە لێیان پێمان دەوتن ئێمە چاوەڕوانی ئەوە ناکەین پەیوەندیەکانتان لەگەڵ ڕژێمی ئەسەددا ئاسایی بکەنەوە ماوەیەکی کەمە لە سەردانەکەم بۆ ئوردون و میسر گەڕاومەتەوە بەڕاستی هەز ناکەم ئەم بەڕێوەبەرایەتی بایدن فشار بکات لە دۆستەکانمان لەو ناوچەیە تا پەیوەندیەکانیان ئاسایی نەکەنەوە لەگەڵ ڕژێمی ئەسەددا ئەمە لە کارنامەی ئەو بەڕێوەبەرایەتیەدا نابینم لەوانەشە بەهۆی ئەوە بێت کە ئەمریکا هێزگار سەرقاڵە بە دۆسەی ئۆکرانیاوە یان بابەتەکانی پەیوەندیان بە ئاسیاوە هەیە لە کاتێکدا زۆر گرنگە سەنگی بخرێتە سەر دۆسەی سووریاش تا لە سیاسەتی هاوپەیمانان و هاوبەشەکانیشماندا لە ناوچەکەدا ڕەنگ بداتەوە وەک فشارێک بۆ سەر ڕژێمەکەی ئەسەد. دەیڤد دەگەڕێمەوە بۆ لات سووریا لە ژێرباری گرانی کۆمەڵێک سزای گەورەدایە و زۆرێک لە ڕێکخراوە مرۆییەکان ئەم سزایانە بە تەگەرەیەکی گەورە دەبینن لە بەردەم هەوڵەکان بۆ یارمەتیدانی سووریاییەکان ئەمریکا ئەو سزایانەی خۆی سوک کردووە لەسەر سووریا. جەخت دەکەمەوە لەوەی سزاکانی ئەمریکا ڕێگر نابن لە گەیاندنی یارمەتیەکان بۆ سووریا وەزارەتی خەزێنەمان وەک بینیتان ڕێگەپێدانێکی گشتی و بەرفراوانی دەرکردووە بۆ دابینکردن و گەیاندنی یارمەتی و کۆمەکەکان بۆ ئەم کارەساتەی گەلی سووریا. بەشێکی تری گرفتەکان بەردەم گەیاندنی یارمەتی و کۆمەکەکاندا ناوکۆچی و ناتەبایی نێوان لایەنە ڕکابەرەکانە لەو وڵاتەدا نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی سەر بە UN پەیامی ڕاستە و خۆ ڕاشکاوانی خۆیان داوە بەلایەنەکان. وەک پشتیوانیەک بۆ پێداویستێ مرۆیەکان داوام لە هەموو لایەنە پەیوەنددارەکان کردووە تا بەرسڤە مرۆیەکان بە سیاسی نەکرێت ئەمە ژیانی ئێستا کاتی یاری سیاسی نییە لە پەیوەندی بە سنوورەکان و بەرەکانیشەوە ئێستا کاتی ئەوەیە هەموو لایەک بۆ پەڕی سنگ فرەوانیەوە بە خێرایی هەموو تەگەرەکان لا بدەن تا کۆمەگەکان بگەنە شوێنی خۆیان چونکە ئێستا کاتی کردەی لەشکری و توندوتیژیش نییە. ئەو یارمەتیە مرۆیانەی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوە مرۆیەکان دابینیان دەکەن کێشەکە چارەسەر ناکەن دەشێت ژیان ڕزگار بکرێت بەڵام لە ئێستادا گرنگترین شت چارەسەرکردنی سیاسیە هەر بۆیەشە پێویستە لایەنە بە شەڕچووەکان ئەم بوومە لەرزەیە بکەنە دەرفەتێک تا قسە لەگەڵ یەکتر بکەن و چارەسەرێکی سیاسی بێنە ئاراوە ئەلبەت لەگەڵ ئەمەشدا پێویستمان بە کاری مرۆیی هەیە بەڵام چارەسەری سیاسی ئەو ڕێگەیە بەرەو پێشمان دەبات. مانەوەی ڕەوشی سووریا بەم شێوەیەی 12 ساڵی ڕابردوو نابێتە مایی هیچ بەرەنجامێکی چاوەڕوانکرا و بەو شێوەیەی دەخوازرێت بەڵکو وەک نەتەوە یەکگرتوەکان جەختی لێ دەکاتەوە زیانی گەورە لەگەلی سووریا دەدات. ڕاستێتاڵەکە ئەوەیە بەهاناوەچوونێکی کاریگەر تەگەرەی لە بەردەمدا بووە بەشێکی پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە دۆسێ چارەسەر نەکراوەکانی کرۆکی ئەم قەیرانە دەمێکە دەڵێم ناکرێت لە سووریادا درێژە بەم ڕەوشە بدرێت و ئەم بارودۆخە جێ قایلبوون نییە
خەڵک کراون بە بابەتی ئەم دۆسیانەی دەستی خۆیانی تێدا نییە. ئەم بوومەلەرزەیە بە ئاشکرایی ئەم ڕاستیە خستە ڕوو. جا لە ئەوها ڕەوشێکدا گەلی سووریایە جارێکی تریش باجی گەورە دەدات. ڕێکخراوەمرەویەکان ئەم سوکردنەی سزایانەی سەر سووریا بە دەرفەتێکی گەورە دەبینن نەکرد بۆ گەیاندنی یارمەتیەکان بەڵکو بۆ کەمکردنەوەی ئەو کەم و کوڕیانەی لە بواری تەندروستی هەن لە سووریادا. ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر بە خێرایی لەگەڵ هاوبەشەکانی ترماندا کار دەکەین بۆ سوودوەرگرتن لە مڕاگرتنە کاتیای سزاکان. هەر لە ئێستاوە دەستمان کردووە بە کڕینی ئامێر و پێداویستیە تەندروستیەکان. لەگەڵ هاوبەشەکانی تری یوئێندا لە کارداین تا سوود لەم دەرفەتە وەربگرین. دەیڤێت بووک خۆت دەزانی ناکۆچەکانی نێوان لایەنە سیاسیەکان لە سووریادا بەشێکی گرفت و ئاڵۆزیەکی گەورەچن بۆ ئایندەی سووریا. پێت وایە ئەم لایەنە سیاسیانە بگەنە ئەنجامێک بگەنە بەرەنجامێک کە بڵین ئاشتی لە سووریادا بەرقەرار دەبێ؟ Well, the opposition has always been divided, and it's hard to see. ئۆپۆزیسیۆنەکان هەمیشە دابەشبوونیان هەبوو و زۆریش قورسە ببینرێت لە یەک بەرنامەدا خۆیان کۆبکەنەوە بۆ ڕوخاندنی ڕژێمەکەی ئەسەد. ئیسلامیەکانی وەک تەحریری شام و لایەنەکانی دیکەش لە ئیدلب نەگەیشتونەتە ئەو بڕوای پێویستە لە بەردانواندنکەن بۆ یەکتر دژ بە ڕژێمە لەگەڵ ئەوەشدا ئەو هەموو ڕووداوە جۆرا و جۆرە هەیە لە وڵاتەدا ڕژێمەکەی ئەسەد لێرەدا خاوەنی بڕیارە لەسەر ئەم دۆسەیە شەڕی ناوخۆتەوە بووە. جا بەلایەنی باشەدا بێت یان خراپەکەیدا. ڕاستە هەندێک ناوچە هەن لەژێر دەسەڵاتی ڕژێمدانین بەڵام زۆربەی ناوچەکان لەژێر دەستی ڕژێمەکەدان و لەوانەشە حکومەتە عەرەبیەکان فشار بکەن بۆ ناردنەوەی ئەو پەنابەرانەی لە وڵاتەکانیاندان بە هەمان شێوە تورکیاش. جا لێرەدا ئەگەر چارەسەر هەبێت یان نەبێت ئەوە سووریا وەک وڵاتێکی توندوتیش ئامێز دەمێنێتەوە چونکە توندوتیشی تایبەتمەندێتی ڕژێمەکەی ئەسەدا دژ بەگەلی سووریا وەک لە پەیوەندیەکانی نێوان لایەنەکانیشدا دەیبینین. هەر بۆیە گەشتبین نیم ببینینی ئاشتەواییەکی سیاسیانە لەوێ. دەیڤێت یەکێ لە پرسیارەکانی کە بۆمان هاتووە کاک ڕێکەوت ڕەشنی کاک ڕێکەوت دەپرسێ ئەڵێ لەگەڵ هەموو ئەو ئاڵۆزیانەی کە ئێستا لە ڕەوشی سووریادا هەیە و هەروەها نەتەوە یەکگرتوەکانی ژە تا ئێستا نەیتوانیوە ئەنجامێکی ئەرێنی بەدەست بێنێ بۆ گەلی سووریا. ئەی کۆبوونەوەکانی ئاستانە چیان لێ هات؟ It's funny you mentioned the UN. The UN meetings. نەتەوە یەکگرتوەکان زۆر دەمەیەکە خەریکە تا ڕژێمەکەی ئەسەد بێنێتە سەربار و هەندێک کارکات بە ئاراستەی قۆناغی گواستنەوەدا زیاتر لە 2 ساڵی بەفیڕۆدا تا ئەو ڕژێمە بێنێتە سەربار و شتێک بکرێت. بەڵام ڕژێمەکەی بەشار هەنگاوێکی بۆ نەنا. هەرچی کۆبوونەوەکانی ئەستانەیە لەو ڕوانگەوەی ئێران و رووسیا لە ئەستانەدان و کاری خۆیان بۆ ئاراستەیەدا کردووە کە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان دژ بە ڕژێمەکەی ئەسەد جێبەجێ نەکرێن و ببنە تەگەرەیەکی گەورە لە بەردەم ئەو بڕیارانەدا. هەر چۆنێک بێت ئەستانەش چارەسەر نییە بۆ کێشەکانی سووریا. تەنانەت هەوڵەکانی ئەمریکاش لە پەیوەندی بەم بابەتەی سووریاوە ئەنجامێکی نەبوو و پێم وایە هیچیشان ئەنجامی نابێت. داوای لێبوردن دەکەم چونکە ڕەشبینم بەرامبەر تەواوی دۆسەی سووریا. دەیڤێت ئالان زەبیحی ئەویش پرسیارێکی بۆ تۆ دەڵێ دەیڤێت تکال لە یەکەم پێم بڵێ بۆچی ئەمریکا لە بەرامبەر ئەو کردە لەشکریانەی کە تورکیا دەیانکا لە ناو سووریا و هەروەها سەرکردە سەربازیەکانی ڕۆژاوا دەکوژێت کەچی ئەمریکا بێدەنگە؟ Well, I don't have the great answer for you, but I think it's a good question that provides insight. وەڵامێکی تەواوەتیم بۆ ئەم پرسیارە پێ نییە بەڵام پێم وایە پرسیارێکی زۆر بەجێ و لەوانەشە پەیوەندی هەبێت بە سیاسەتی ئەمریکاوە. لە ڕاستیدا ئەمریکا چووە باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە تا بە ئەرکی خۆی هەستێت و وەک هەموو لایەکیش دەزانێت هاوبەشەکەمان پێکهێنا لەگەڵ هێزەکانی سووریا دیموکراتدا و دەشزانین کە حەسەدا بەسراوەتەوە بە یەپەگە و بە پەکەکەوە. تورکیا پارتی کرێکارانی کوردستان و یەکینەکانی پاراستنی گەل بەرەخراوێکی تیرۆریسی ناودێر دەکات و هەروەها ئەمریکاش پەکەکە بە تیرۆریز ناو دەبات. لەگەڵ ئەمەشدا ئەمریکا بڕیاری خۆی لەسەر ئەو هاوبەشیە داوە هەرچەندە دەیزانی جێرمە و کێشەی زۆریشی لێ دەکەوێتەوە. بێگومان ئەمەش بووە دۆسەیەکی زۆر هەستیار بۆ ئەندامێکی ناتۆ و هاوپەیمانی ئەمریکا کە تورکیایە. ئەنکەرە زۆر هەستیارە بەرامبەر پەکەکە بە تایبەتیش کاتێک باز دێتە سەر کوژرانی زیاتر لە 40,000 کەس بە درێژایی ساڵانی ڕابردوو. سیاسەتی ئەمریکا درێژە پێدانی هاوبەشیە لەگەڵ تورکیادا و لە هەمان کاتیشدا هەوڵی قەناعەت پێکردنی تورکیا دەدات
تا ئەو کردە لەشکریە زەمینی نەکات لە باکووری سووریادا. لە هەمان کاتیشدا ئەمریکا سوپاسگوزاری خۆی نیشاندا بۆ حەسەدا بۆ ئەو ئەرکەی لە ئەسۆی گرتووە لە شەڕی دژی داعشدا، بەڵام داواشی لەکردووە تا خۆی بە دوور بگرێت لە پەکەکە. هەرچەندە لەو بڕوایەدا نیم چونکە زۆر تێکەڵن لەگەڵ یەکتریدا. شتێکی تریش هەیە لە سیاسەتی ئەمریکادا ناخوازرە دەوڵەتێکی کوردی یان هەرێمێکی دیکەی کوردستانی هەبێت و پاکتەختەکەی ڕۆژاوا بێت، چونکە ئەمریکا لە سیاسەتی ئێستایدا لەگەڵ دابەشبوونی سووریادا نییە. بەڵێ هەر لەسەر ئەم پرسە سۆراندۆستی دەپرسێ ئەڵە پێویستە یاخود ڕای خۆی دەڵێ ئەڵێ پێویستە ئەمریکا چەکی باشتر بۆ هێزەکانی سووریای دیموکرات دابین بکە، بە تایبەتی چەکی دژەفرۆکە ئەگەر ئەمریکا هاوکاری و پشتیوانی هێزەکانی سووریای دیموکرات بکە، سووریا و کوردستانی سووریاش بە تەواوەتی لە دەستی ڕژێمی بەشار ئەسەد ڕزگار دەبێت. پێم وانی ئەمریکا چەکی دژە ئاسمانی بۆ هێزەکانی سووریای دیموکرات دابین بکات، چونکە بابەتێکی زۆر هەستیارە لە کاتێکیشدا واشنگتن دەخوازێت درێژە بە پەیوەندیەکانی خۆی بدات لەگەڵ تورکیادا، وەک لە وەڵامی پرسیاری پێشوودا ئاماژەم پێکرد. ئەمریکا لەگەڵ بیرۆکەی دەوڵەتێکی تر دانیە لە سووریا جیابوو بێتەوە. دەیڤد بن دەگەڕێمەوە بۆلات لەگەڵ ئەڵۆزی ڕەوشی سووریادا بەهۆی باری ئاسایشی و بەهۆی لێکەوتەکانی بوومەلەرزەکەشەوە نەتەوە یەکگرتوەکان وابەستەی خۆی دەردەبڕێتەوە بۆ سووریاییەکان. بەر لە بوومەلەرزەکە نزیەکەی 4 میلیۆن و 100 هزار کەس لە باکووری ڕۆژاوای سووریا پێویستیان بە یارمەتی هەبووە و ئەوانە زۆربیان ئاوارە بوون. ئێستاش کە ژمارەکە زیادی کردووە، زۆر قورسە بزانرێت چەندی تریژ ئاوارە بوون بەهۆی بوومەلەرزەکەوە. بە دڵنیایەوە UN و هاوبەشەکانیشی هەرچێکمان لە توانادا بێت دەکەین بۆ دابینکردنی شوێنی داڵدەدانی کاتی بۆ خەڵکە لەگەڵ ئەو یارمەتیانی تری پێویستن. نەتەوە یەکگرتوەکان وەک خۆی دەڵێ کێشەی سنوور لەم ڕەوشەی سووریادا یەکێکە لە گرفتە سەرەکیەکان و هێشتاش پێویستی بەوەیە کاری زیاتری لەسەر بکرێ هەر هیچ نەبێ بۆ بەهاناوەچوونی قوربانیانی بوومەلەرزەکە. یەکێکە لە گرفتە سەرەکیەکان و هێشتاش پێویستی بەوەیە کاری زیاتری لەسەر بکرێ هەر هیچ نەبێ بۆ بەهاناوەچوونی قوربانیانی بوومەلەرزەکە. بۆ خاڵی سنووری ئەمان کێشێکی ئاڵۆزە، کاراکتەری جیاوازان، پێویستی بە تاوتێکردنی ئاسایشی هەیە. ئێمەش لەگەڵ هەموو لایەنەکاندا لە کارداین بەو هیوایی بگەینە لای هەموو ئەوانەی پێویستیان بە یارمەتیەکانە. هەتا ئێستاش سەرکەوتوو نەبووین، بەڵام هەموو فشارێکی خۆشمان دەکەین تا بگەینە لای هەموو ئەوانش کە لە ناوچەکانی ژێردەستی حکوومەتدان. یەکێک لە زیانەکانی ئەم بوومەلەرزەیە داوێتی تێکشکاندنی سیستمی گەیاندنی ئاوە لە ناوچەکاندا و ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیە ترسناکەکانیش بە دوور نازانرێت. لە ئێستادا قۆناغی یەکەم لە کۆتاییدایە، واتە گەڕان و ڕزگارکردن. دەچین بەرەو قۆناغی دووهەم کە قۆناغێکی گرنگە و پێویست دەکات لەگەڵ ڕزگاربووانی بوومەلەرزەکەدا بدوێت. لەم قۆناغەدا گرنگە دڵنیابین لەوەی نەخۆشیەکانی وەک کۆلێرا نەبنە مایە مردنی خەڵکی زیاتر. ئێمە هەر لە ئێستاوە بوونی نەخۆشی کۆلێرامان تۆمار کردووە و ئەمەش ئاماژەیەکی باش نییە نەکرد بۆ باکووری ڕۆژاوای سووریا، بەڵکو بۆ تەواوی وڵاتەکە و هەروەها سەرانسەری ناوچەکەش. ئەم بابەتانە پێویستە کۆنتڕۆڵ بکرێن و ئەو مەترسیانش نمێنن. هەر چۆنێک بێ پێدەچێت گلەی و گازەندەشە بن لە ناو سووریاییەکاندا بەوەی یارمەتی و کۆمەکەکان بە شێوەیەکی یەکسانانە دابەش ناکرێن. هەموو لایەنەکان متمانیان بەوە نییە ئەم یارمەتیانە بە یەکسانی دابەش دەکرێن بەسەر ئەوانی پێویستیانە جا لە ناوچەکانی ژێردەستی حکومەتدا بن یان نەبن. ئەمە ڕەوشێکی زۆر ئاڵۆزە و هێشتا سووریا مەیدانی جەنگە. لەبەر ئەم هۆکارش توانیمانە لەگەڵ ڕێکخراوی نێونەتەوەیی خۆراکدا بگەینە جۆرە ڕێکخستنێکی کاروبارەکان کە بە یەکێک لە هاوبەشە متمانە پێکراوەکان دادەنرێت. جا لە ئەوها ڕەوشێکدا وەک زۆرێک لە چاودێر و پسپۆر جەختی لێ دەکەنەوە هاوڵاتیانی سووریایی باجە گەورەکەیان کەوتۆتە ئەستۆ و جارێکی تریش دەبنەوە بە سوتەمەنی بۆ ئاگری شەڕ و سیاست. جەخت دەکەمەوە لەوەی سزاکانی ئەمریکا ڕێگر نابن لە گەیاندنی یارمەتیەکان بۆ سووریا. وەزارەتی خەزێنەمان وەک بینیتان ڕێگەپێدانێکی گشتی و بەرفراوانی دەرکردووە بۆ دابینکردن و گەیاندنی یارمەتی و کۆمەکەکان بۆ ئەم کارەساتەی گەلی سووریا.
ئەوەی ڕوویداوە بەهۆی دواکەوتنی بەهانەوە چوونەکانە. جا ئەگەر بەهانەوە چوونەکان زووتر بکرانایە ئەوە ژیانی زیاتر ڕزگار دەکرا. جا تێگەشتن لەم ڕاستیە زۆر ئاسانە و پێویست بەوەش ناکێت پزیشک بێت. یانی بریندارێکی ژێر دارو پەردووەکە 4 یان 5 ڕۆژ چاوەڕوان بکات ئەوە بێگومان زۆر خراپە. دەیڤد بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین بەداخەوە دەرێنەری بەرنامەش پێ مەڵە کاتی ئەوەندەم نەماوە بەڵام ئەم بەشە بە پرسیارێکی نووسەر و ڕۆژنامەوان وانە هەمە دەست پێ دەکەم وانە لە جەنابتە پرسیە کورد تا چەند توانیوێتی سوود وەرگێ لە دژایەتیەکانی ئیسرائیل لە بەرامبەر سووریا واتە لەو نێوەندەدا چی چنیوەتەوە؟ دڵنیانیم پێم وایە فاکتەری ئەوەی ئیسرائیل بەردەوام پێگەکانی ئێران لە سووریادا دەکاتە ئامانج بۆ ڕێگەگرتن لەو بەرنامە موشێکی ئێران بە ئاڕاستی ئیسرائیلدا دایدەنێت لە سووریادا. ئەمە یارمەتی دەرە لەم قەیرانەی سووریادا بەڵام دڵنیانیم لەوەی چۆن و بە چ شێوەک یارمەتی دەردەبێت بۆ کورد. ئێران بەردەوام هێرشی هەیە بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق دەشێت لە سووریادا بە شێوەیەک لە شێوەکان ئەو هێرشانی ئیسرائیل یارمەتی دەربن بۆ کورد بەڵام دڵنیانیم لەوەی ئایا شتێکی لێ دەچێنرێتەوە یان نا. ئامانجەکەی ئیسرائیل لە سووریادا لێدانی ئێرانە. ئێرانیش زیانی لێکەوتووە لەو هەوڵانەی دەیدات تا خۆی لەسەر سنوورەکانی ئیسرائیل جێگیر کات. دوای ئەو هێرشانی ئیسرائیلیش هێشتا نەمان بینی ئێران پاشەکشە بکات لە ئاکامی ئەو زیانانەی بەری کەوتووە وەک بەرەنجامێکی هێرشەکانی ئیسرائیل. هەروەها کاکەژار عەبدوڕەحمان ئەویش لە جەنابتە پرسیە ئەڵێ دۆزی کورد بەکوێ دەگا ئایندەی کوردی سووریا چۆن دەبینیت؟ هیوادارم ئایندێکی گەشت هەبێت بۆ کورد لە سووریادا هەرچەندە هەستی ئەوەم لەلایەن ڕۆژێک لە ڕۆژان بەشار ئەسەد ئەگەر لە دەسەڵات دامایەوە هەوڵی تۆڵەکردنەوەی خۆی دەدات لە کورد چونکە کورد کاری لەگەڵ ئەمریکادا کردووە لە ڕۆژەڵاتی سووریادا و ڕێگریش بۆ لەوەی ئەسەد دەست بگرێتەوە بەسەر ناوچەکانی لەژێر دەسەڵاتیدا نەماون و یەک پارچە وڵاتەکە بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی. لەلایەکی دیکەشەوە هەندێک لە کوردەکان دەستیان هەیە لەگەڵ ڕژێمی ئەسەددا و نەوت دەگوازنەوە بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی ڕژێمی سووریا. جا لەوانەشە هەندێک شتی دیکەش ڕوو بدەن ئەگەر ئەسەد دەست بگرێتەوە بەسەر تەواوی وڵاتەکەدا. جا بەڕاستی پێویستە ئێمە تاوتوی هەندێک چارەسەری هەمیشەی بکەین لێرەدا وەک لەوەی بگوترێت چەند سەد سەربازێکمان هەن لەوێ. ناپێویستە بیرکردنەوەکان بۆ ئاڕاستەیەدا بن و بڕوات بەرەو چارەسەرکردنێکی درێژخایەنێکی جێگیر. لێرەدا هەر بەتەنها توانایی و لێهاتووی هێزەکانی سووریا دیموکرات بەس نییە چونکە ئەگەر ئەمریکا بە تەواوەتی کشایەوە ئەوە پێم وایە دەست بەجێ ڕژێمی ئەسەد دەگەڕێتەوە بۆ ئەو ناوچانە. بەردەوام کورد لە سووریادا لە ژێر هەڕەشە و مەترسی هێرشەکانی تورکیادایە. یعنی تورکیا گەر هیچی نەکردبێ بۆ نمونە ئەفرینی داگیر کردووە زۆرێک لە ناوچە کوردنشینەکانی داگیر کردووە بە فڕۆکەی بێفڕۆکەوان لە کوردەکان دەدا. ئەگەر ئەمریکا پشتیوانیەکی ڕاستە و خۆیان نەکا ئەمە یعنی ئەکرێ با بگوترێن ڕەواییەک بدرێ بەوەی کە ڕۆژاوا نزیکتر بێتەوە لە ڕژێمەکەی بەشار ئەسەد یا چی بەڕای تۆ؟ At the end of the day, the United States, I think وەک بەرەنجامێک ئەمریکا هەندێک شت دەکات وەک دانانی پارێزراوی و پاراستن بۆ کورد لە بەرامبەر تووشەدا. بەڵام کێشە بنەڕەتیەکە وەک پێشتریش باسمان کرد لە پەیوەندیەکانی حەسەدە و یەپەکە و پەکەکەدایە کە تووشە یەپەکە و پەکەکە بەرەخراوێکی تیرۆریست ناو دێر دەکات و پەکەکەش خراوەتە لیستی تیرۆریستانەوە لە ئەمریکا. جا پێم وایە ئەگەر کورد لە سووریادا بێوێت وەک هەڕەشە و مەترسیەک سیر نەکرێت لەلایەن تووشاوە کە ئەندامی هاوپەیمانەتی ناتۆیە لەگەڵ ئەمریکادا ئەوە پێویستە حەسەدە خۆی دوور بخاتەوە لەو پشتیوانی تیرۆریستانی پەکەکە. ئەمە کێشە سەرێکەکەی و ئەمریکاش وەک بەرەنجامێک ناتوانێت ڕێگە لە ئەنکەرە بگرێت بۆ هێرشکردن سەر ئەوانەی تورکیا بە تیرۆریست دەیان بینێت. جا تورکیا ئەو کارانەی هەر لە ڕۆژئاوا ناکات بەڵکو دەبینین لە هەرێمی کوردستانیش دەیکات کە بەشێکە لە عێراقێکی خاوەن سەروەری لە هەر شوێنێک بە پێویستی بزانێت ئەو هێرشانی دەکات. هەرێمی کوردستانیش هیچی نەکردووە بۆ ڕێگەگرتن لە پەکەکە. جا بەڕاستی ئەمە کێشەیە و تا ئەو کاتی چارەسەرێکی بۆ دەدۆزرێتەوە ئەمریکا دەستی تورکیا نابەستێتەوە تا هیچ نەکات. دەیڤد سوپاس و پێزانینم بۆ بەشداری لەم بەرنامەیەدا زۆر سوپاس دەکەم. Thank you very much, David. My pleasure. Thank you. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ئێستافی بەرنامە هەروەهای خۆشەم بەڵێن ساڵح مەسەد بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ.